بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ببشياني الله سبحانه وتعالى مشو باسي بابتك أكين قال سلسلي باسكاني دجالة كباس لسيستمي دجالة كين كسيستمي ديمقراسية. طبعا سيستمي الديمقراسي سيستمي داهين راوي قاورو جولكيا. سيستمي ديمقراسي سيستمي داهين راوي قاورو جولكيا. وما بس لداهيناني شي دجايتي كردني إسلام ومسلمانان بو هيك شيء كتير. والله سبحانه وتعالى لقرآن 1400 ساڵ لەمەوە پێش هۆشداری پێداوین و ئاگادارمانەکاتەوە لەوەی کە نابێ ئێمە گوێڕایاڵی گاور جوولەکە بکەین و نابێ گوێڕایاڵی کافر و مشریک بکەین. و ئەگەر بێت و ئەو سیستمانەی ئەوان بۆمان هێنن، ئەو بەرنامانەی ئەوان بۆمان هێنن، ئێمە پەیڕەوی کەین و پێی ڕازی بین، ئەوە لە دینەکەمان وەرمانەگێڕن. خۆی لە قورئانە فەرمێ: يا أيها الذين آمنوا إن تطيعوا فريقا من الذين أوتوا الكتاب يردوكم بعد إيمانكم كافرين. أيواني إيمان تان هناوە ئەگەر بێت و ئێوە گوێڕایەڵی کۆمەڵێک لە ئەهلی کتاب بکەن، ئەهلی کتاب کێوکەن گاور و جوولەکەن، ئەوە وەرتان ئەگێڕن لە دینەکەتان، بێ ئیمانتانەکەن و ئێوە بنە کەسانێکی کافر. ئەمە ڕوون و ئاشکرا ئاەتی ئەڵڵا جەل جەلالوه. گوێڕایەڵی کافرانی ئەهلی کتاب بکەی لە دینەکەت دەرئەچی، تۆش کافرە بی وەکومان. باشان لآياتي كتيرة هلا سورة آل عمران. طبعا الله سبحانه وتعالى فرمي: يا أيها الذين آمنوا إن تطيعوا الذين كفروا يردوكم على أعقابكم فتنقلبوا خاسرين. أيواني إيمان تان هنا وقربيت وجويرالي كافر كان بكان أمان بقشتيه يتر كافري وثنية ياخذ كافري كتابية هم جورة كافرة تو واجب لسرد شي بكي لبرامبر كافرات شون بي براءتي ليبكي وبراءت لربازك يبكي. تو وكم مسلمانێکی موحدی سنی واجبە لەسەرێ بەڕائەت لە کافرکەی، بەڕائەت لە ڕێبازەکەشی بکەی، نەک ئیمان بەخۆی بێنی و ئیمان بە ڕێبازەکەشی بهێنی. باشە بۆیە فەرمێکی ئەوانەی ئیمانتان هێناوە گەر بێت و ئێوە گوێڕایەڵی کافرەکان بکەن، وەرتانە گێڕن لە دینەکەتان، پشتە و پاشەتان گێڕنەوە بۆ سەر کوفر، ئەو وەختە ئێوەش خاسیرە بن، يعني دوراوة بن لروج قيامتها خوتها ومال وبنالتها دورن. قل إن الخاسرين الذين خسروا أنفسهم وأهلهم يوم القيامة ألا ذلك هو الخسران المبين. دوراني هذا قولا ويك خوت ومال وبنال بدورين لروج قيامتها، خوت ومال وبنال بس هي دوريني ببيرو كردي سيستميك كفري. الله سبحانه وتعالى وفرمي القرآن. والله جل جلاله لسورة بقرة فرمتي: ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم. قاور جولك لتورازينا بهتا وقتور بازيوان بيرونك ولئن اتبعت أهواءهم بعد الذي جاءك من العلم، بعد ما جاءك من العلم ما لك من الله من ولي ولا نصير. لسئات هاتوا بعد الذي هاتوا بعد ما جاءك شاتوا. ليش كان فرمي أجر بيتو إيوا دواي ريبازي أوان بكون باشا لسرو أو زانستوي كإيما بومان ناردون. أو زانستا چيا؟ قرآن وسنة. أو زانستا قرآن وسنة. أو إيوا الله جل جلاله بشتيواني تاناك أو سرتان ناخا لدنيا وقيامتي شا. چونك شوين كوتني قاورو جولك چي تيا؟ دوراني دنيا وقيامتي تيا. لا تقدر فرمي ما لك من الله من ولي ولا واق. كس ناتواني دوستاتي بكا وكذي جنات وأنا بتبارز سزاي الله. لا تقدري شافرمي إنك إذن لمن الظالمين، أو وقت ولا مشركة كان الظالمين لو يعني المشركين وكو ابن عباس فرمي ولا مشركة كان لا كافر كان. أجر بيتو بيروي ريبازي قاورو جولك بكي وريبازي وان بشينا وبا ولئن اتبعت أهواءهم بهوا أرزونا بيبا أوان لسر علمين تو لسر علمي سامرشتك عكس بوت والله غرب لسر علمه
ئێمە لەسەر علم نین بەس خۆی وانە ئێمە مادام لەسەر کتاب و سنت بین ئێمە لەسەر علمین ئەوان لەسەر ئەهواءن ناڵێت جەهل ئەڵێ ئەهوا هەوا ئارەزوو وازان چۆن هەوا ئارەزوەکانیان بەدەست بهێن لەو ئاەتی سوورەی ئالی عومرانە کە باسی هەلی کتابەکە فەرمێ إن تطيعوا فريقا من الذين كفروا من الذين أوتوا الكتاب يردوكم بعد إيمانكم كافرين ورتانا جيرن لإيمان لا تاندنوا كافر ابن أجر بيتو بيروي ربازي أوان كان دواتر الله سبحانه وتعالى فرمتي وكيف تكفرون وأنتم تتلى عليكم آيات الله وفيكم رسوله ومن يعتصم بالله فقد هدي إلى صراط مستقيم شون إيوه كفر كان يعني شون كفر هلا بجيرن شون بيروي قاورو جولك أكن لكاتك إيوه شي لنا وتانا أخوان آيات الله قرآن وفيكم رسوله قتادا فرمي وفيكم سنة رسوله سنة رسول الله تاني قرآن وسنة تاني شون أجن قيرا علي وانك فرمي هركسي بجبا الله بستي قرآن وسنة بيروكا أو أسر فرازمه أو لسر رقاي راسته فقد هدي إلى صراط مستقيم أما أتانا بيمان الله كالسر زوية دو ريبازي ريبازي قرآن وسنة وريبازي كيش ريبازي أهواء هواء أرزوكا طبعا كابراي يهودي كابراي قاور كابراي مشرك لا بتوبله تو بيروي ريبازي هواء أرزي منك دبي طلع ورا بيروي شيء بكن أبيك جواني ليه زخرف على القول أي رازينه طالع ورا بيروي ديمقراطي بك ورا بيروي ديمقراطي بك كلمة ديمقراطي كلمة يونانية خوي ديموس كراتوس أصلك يعني حكم الأغلبية حكم الأغلبية يا الأكثرية لقى مسكان أردوك يا وهاتو يعني حكمي زورينا يعني تو حكمي الله قبول مكة حكمي زورينا قبولك حكمي الله قبول مكة حكمي زورينا قبولك وعلى أم حكمي زورينا تيايا ما فيها موشي نتوجه دابي نكري ما فيها موشي نتوجه ما بستي أونية ما في بياو بجيا وما في أفراد بجيا ما في بون لش فروش ما في هاورقز خواز ما في كافر ما في مشرك هموي دابي نكري وهموشي وكو يكتا ما شاك لا أوان ما فكان وخاوني ما فكان أولا كخوان دياري كان نك أولا كالله سبحانه وتعالى دياري كردو وأبم باقو بريقة بمرازان نوية خلقان يزور هلا خلطه وابينين الله سبحانه وتعالى اما يخلق كردو لسر زوي دايناوين بوشي وما خلقت الجن والإنس إلا ليعبدون جنوكو إنسان كانم بو أو خلق كردو لسر زوية كبتنها من ببهرستن الله سبحانه وتعالى وفر برستني اللهش بريتيلا بيرو كردني فرمان قدغي بيرو كردني حرام وحلالي فرمان قدغي الله جل جلاله هم يجب جاكي فرماني بيكردوي بعبادات بخوي بتنها ببرسي بتنها فرماني بيكردوي بطاعي خوي لقال رسولك يطاعي الله ورسولك يبكي يترلا همو ماديات ولا همو معنويات اگر تو بۆ شێوە بووی ئەوە کەسێکی ئەو مەبەستەی کە تۆی بۆ هێنراوەتە بوون کە تەوحیدە لە خۆتا بەرپات کردو جێبەجێت کردو واگەر بێت و پێچەوانەی ئەوە هەڵبژێری ئەوە تۆ ئەو مەبەستە دووەلاناوە و تۆ نەک ئەبێ هەر خۆت ئەو مەبەستە لە خۆتا بێنیتە بوون بەڵکو ئەبێ دوا ئەوەی کە لە خۆتا هێناتە بوون هەوڵ بدەی لە غەیری خۆشتا بیهێنیتە بوون ودانيش بخوتا بقري لسرها نارحتي كتوش بلا بيناويا وكل سورة عصرها تو الله سبحانه وتعالى فرمي والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات تواصوا بالحق وتواصوا بالصبر كإمام الشافعي فرمي أجر الله سبحانه وتعالى بور ينموني إنسان كان بو حق تنهام سورة دا بزانا بس ينبو تنهام سورة دا بزانا بس ينبو چونك الله سبحانه وتعالى سرتاسوين أخوابتي بس أردم عصر هم سردمك لسردمي يكم بيغمر وتاكو تا بيغمر لا يكم قرن وهتا هو تا قرن كهمو قرن جيلتيا
دێت و ئەڕوا لەناو هەموو ئەم قەرنانەیە بە بەردەوامی مرۆڤایەتی هەمووی لە دۆڕانایە ئینسانەکان هەمویان لە دۆڕانان کێ ڕزگاریە بێ ئەوانەی کە ئیمانیان هەیە یعنی ئەهلی تەوحیدن و ئەم تەوحیدە لە خۆیانە بەرپاکەن و لە غەیری خۆیانە بەرپایەکەن و سەبریش ئەگرن لەسەر ئەوەی کە تووشیانە بێ لە پێناویە سەبریش ئەگرن لەسەر ئەوەی کە تووشیانە بێ لە پێناویە لە نوێژەکانیشتا ڕۆژانە بەس لە فەرضەکانە 17 جارەڵی ئیاکە نەعبود پەرستنی تۆ بە تەنهاکەم و ئیاکە نەستەعین و پشت بە تۆژە بەستم تەمەنەڵی ئیاکە نەعبود یعنی تۆ بە تەنها ئەپەرستین وەکو بڵێ من خۆم بە تەنیانی ماڵ و مناڵیشمە بێ لەگەڵما بوو پەرستی کە سوکارمە بێ لەگەڵما بوو پەرستێ بە تەنها ئەهلی مزگەوتەکەمە بێ لەگەڵما بوو پەرستێ بە تەنها ئەهلی شارەکەم و وڵاتەکەم بێ لەگەڵما بوو پەرستێ بە تەنها و لەمەشە پشت بە خۆتە بەستین ڕوبەڕووی هەر شتێ بینەوە بە پشتیوانی تۆ ڕوبەڕوویە بینەوە و خۆت هاوکاریمانەکەی تو پشتمانەگری بۆیە دان بە خۆمانە ئەگرین و یەقینمان هەیە کە تۆ سەرمانەخی بۆیە سیرەکەی سوورەتی عەصر و سوورەتی فاتحە لەو دوو ئاەتەیە پەیوەندێکی تۆندیان بەیەکەوە هەیە إياك نعبد وإياك نستعين هر همان واتاي إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر تادا جابوا أو إيشي تو أبي لسر زوية أم ديني الله أم توحيدا لخوتا بيروب كيتو هول بدي بيجيني بغير خود أيش بيروب بكا ولا بيناوي أم جاندنا هرچينا راحت يك تو شبه تو صبري لسر بقري چونکە ئەگەر بێت و سەبری لەسەر نەگری چیەکەی دەست هەڵەگری لە گەیاندنی بە خەڵکی کە دەست هەڵگر لە گەیاندنی بە خەڵکی لە خۆشتان لاواز ئەبێ پەیڕەوکردنی کە لاوازیش بوو شەیطان زەفەرە پێبا و هیچی تیان ناهێڵێتەوە بۆیە زۆر کەسمان دیوە ئیاکە نەعبودی هەیە توانێ موحید بێ بەس ئیاکە نەستەعینی نییە لە بچووکترین ڕووبەڕووبوونەوە چۆکدا دۆڕێ دەستە تەوحیدەکە هەڵەگرێ بۆ چونکە استیعانی بە ئەڵڵا نییە بۆیە زۆر کەسمان دیوە و تەواصل بالسەبری نییە بە سەبرەوە ناگرێت دێت تەوحید پەیڕەوەکە هەوڵایە بیگەێنێ بەڵام کە تووشی ناڕەحەتیە کرێ سەبر ناگرێت لەسەری و پاشە قشەیەکە دەسی لێڵەگرێت ئیتر ئەگەر بێت و ناڕەحەتیەکە ماڵی بێ ئەگەر بێت و خوێن بێ ئەگەر بێت و ناموز بێ ئەم لە بەردەم ئەو ناڕەحەتیانە ئەکتەر چۆکدایە کە جوێنی پێدرا و سوکایەتی پێکرا دەسەڵەگرێتتر باسی ناکە بعکسەوە هەوڵایە تاغوتی جمهور پەرستیەوان ڕازی بکە زۆرینە ڕازی بکە کە هەر خۆی سیستمەکەی دەجاری ژەرەوە سیستمی دیموکراسی سیستمی زۆرینە یاخود کە ناڕەحەت کرا لە خوێن یا لاشەیە ئەتکوژینە و گرینە و بڕین دیسان پاشەکشێکە یاخود کە ناڕەحەت کرا لە ماڵ و سەرۆت و سامان و پارووە ڕزق و ڕۆزیە ناڕەحەت کرا دیسان دەسەڵەگرێ و پاشەکشێکە ئەمە إياك نعبد هي إياك نستعين هي أما تواصل بالحق هي تواصل بالصبر هي وإنسان واجب لسري إياك نعبد إياك نستعين هدوك الأخويا بيروبك وبهمان شوا التواصي بالحق والتواصي بالصبر الأخويا بيروب بك بورز قاري يبي لسيستمي دجا هم إنسان بورز قاري يبي لسيستمي دجا طبعا سيستمي الديمقراسي سیستمی دەجالە لەم سەردەمایە لەبەرەوەی خودی شوێن کەوتەکانی دەجال ئەو سیستەمەیان دروست کردووە و هێناویانە زەوی پێ ببرێ بەڕێوە تا ئەو ڕۆژەی دەجال خۆی دەرەچێ و خۆشی هەر بەو سیستەمە کارەکە حتا یەئجوج و مەئجوجیش پشت بە زۆرینە ئەبەستن هەر بەو سیستەمە کارەکە ئەم سیستەمە کە هێناویانە سیستەمی دیموکراسی لە دەڕوەوە کوفرە لە یەک ڕۆوە کوفر نییە لە دەڕوەوە کوفرە لە یەک ڕۆوە کوفر نییە ئینسان وازانی هەر لە یەک ڕۆوە کوفرە بەڵام لە دەڕوەوە کوفرە گەورەترینیان حکم و تەشریعە چونکە حکم و تەشریع هی ئەڵڵایە الله سبحانه وتعالى فرمي ألا له الخلق والأمر تبارك الله رب العالمين الله سبحانه وتعالى مخلوقات هي خويتي ئینس و جن و تەواوی بوونەوەران هی خۆین کەواتە ئەبێ فەرمانی کێ جێبەجێ بکرێ لەناو ئەو مەخلوقاتەیە یا الله سبحانه وتعالى کەواتە ئەبێ فەرمانیش بەس بۆ ئەو بێ قەدەغەش بەس بۆ ئەو بێ
بەڵام لە دیموکراسیاڵێ ئەم فەرمان و قەدەغەیە بۆ زۆری نەبوو ئەڵڵانە باشە والله سبحانه وتعالى لقرآن فرمي إن الحكم إلا لله أمر أن لا تعبدوا إلا إياه حكم تنها بو الله حرام كردن وحلال كردن تنها بو الله فرماني بيه كردون حرام وحلال بس لو ورقرن غيري أو نبرستن بوي حرام وحلال لغيري أو ورقرن من تفسير رسول الله صلى الله عليه وسلم بو پرستني ورقرتني حرام وحلال لغيري الله كاتك آيتي اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله داء بزي عدي كوري حاتم فرمي برسول الله صلى الله عليه وسلم يما نيجمان بونا كردون سجدمان بونا بردون أو آية بو أفرمي أمانة قشو حاخا مكانيان برستوه يما سجديك مان بو قشينا بردو بو حاخامينا بردو وشي آياتك وأفرمي رسول الله صلى الله عليه وسلم فرميتي فرمي آية أوان حراميان بو حلالنا كردن الله با آية قشو حاخا مكانتان حراميان بو حلالنا كردن فرمي با فرمي وإيه وش قبولتان نأكرد حسير كيسا أما قياسي أو لا يك أمانة قشو حاخام بون يعني خوان بياوي چي بون بياوي دين بون باشا بو حرام كردن وحلال كردنك ديني الله خوان بكاره هنا ماك دو أمانة خوان نهاتبون بخلق بلين ضيمان بيبان با حرام وحلالتان بوبكي خوان هرجي يجيربون لأساسه وبهوي دينكو باشا لو توبود دركوي كأوان زور باشتر بون لماني كإستعلن ورن هالمان بجير وضنگمان بيبدن با اما حرام وحلالتان بوبكين كأمان بنمايكي دينيان هبوانا وبنما دينيش يعني سيرك جاري ويا علمانية ديمقراسي خوازة مشرك كافرة الأساس أنجا فرمي رسول الله صلى الله عليه وسلم دي حلال شان بو حرام ناكرن فرمي با فرمي تلك عبادتكم إياهم أوا عبادتي إيوا بو أوان كحرام وحلالتان لك يا ورقل لقشو حاخا مكان رونو آشكرا آيتكش وحديثكش بيمان الله ورقرتني حرام وحلال لغيري الله برستني أو أي أجر خود بشي أو كسداني نق أو بدري كاوتو لي ورقري بروي خو دايني بلاي ها ورتو حرام وحلال بودار جج قال الله أما أيوه تجي أوازيكي لقال قريش كان كبتكان لخرما دروس أقول دعاء أخوان أما خو بتك دروس أجي بدسي خود بدستي خود بتك دروس أكي باشا كواتا ليرة وبومان دركوي ديمقراسي منازعي ألوهية الله بنص فرمدي رسول الله صلى الله عليه وسلم سيستميك پرستراويتي لا الله دام عليه باشا أيدا بغير الله إذا بغير الله خو أجر بيت ولم سيستما بلا إيما لشريعتي جياسا ورقرين خوش من دانين أو خوي عيني شركك أو عيني شركك قبل لشريعتي جوار قرين ولا غير شريعتي جبويه هنين أو خوي الشركة اللي بيها خو أجر بلا نا إيما شريعتي الله رتكين وحكمي زورينا هنين بازورينا حرام وحلال دابرجة أو إيتر طواب وازي لحكم الله هنا وازي لو سيستما هناك الله سبحانه وتعالى دياري كردو زوي بي بباري وببري إيماني هنا وبو سيستمي كسيستمي دجال ويهود ونصارى هنا ويانا بو زوي بي بباري وببري تاكو الدجال درشي خوي يترقي بو خوش كرابي وبأساني بتواني أو كأيوة بك لنا ومخلوقاته وأشيكا كواتا سيستمي ديمقراسي وسيستمي ضنگدان وبرلمان راستوخو لألوهية الله أدا لتوحيد ألوهية أدا بويتو غير الله برستي بوي حرام وحلال لي ورقني ووازل حرام وحلال الله يعني عشان خالي دوم سيستمي ديمقراسي دجي توحيدي ربوبيتي دجي توحيدي
ڕبوبیەتیشە تەوحیدی ڕبوبیەت کە قوڕەیش باوەڕی پێی هەبوو سیستمی دموکراسی دژی تەوحیدی ڕبوبیەتیشە چۆن الله سبحانه وتعالى فرمي شرع لكم من الدين الله جل جلاله تشريعي بو وكردو ديني بو دارشتون يعني حرام وحلالي بو دارشتون فرمان قدغي يكردون ألا له الخلق والأمر تبارك الله رب العالمين مخلوقاتي أو كواتا فرمان قدغشي أو چونك أو رب العالمين وهمو برزي وبيروزي وڵندیەک بو رب العالمين إن الحكم إلا لله أمانة هموي دارشتني حكم عايدي الله سبحانه وتعالى ودارشتني حكم لكرداري الله لأفعالي الله أفعالي الله ربوبيتي كتو علي باغيري الله حكما بو دا بريجي باغيري الله تشريعا بو بك باشا أوكو أوايا بلي أفعالي الله يا كرداري الله كتشريعا من رتيك مو كرداري عبدي أخا مجيبي ولو روا كافر بونا بحكم كوني الله جل جلاله كبريتيا لدارشتني تشريع بود يعني بيتشواني توحيدي ربوبيتش وهو الله لا إله إلا هو له الحمد في الأولى والآخرة له الحكم وإليه ترجعون حكم به ربوبه وإيوه بولاي أي شجرين وسرنجام بوخوي محاسبة أنا كالا سري أما لو الروى كتشريع فعلي الله وتو أتي كسانك ببنجت موركيتو هليا نبجيري كتشريع بوبكن تو كافر بي بربوبية الله أما دوجا لدو توحيدها جعل الليلة باشا صفتي الحكم الحكيم صفتي هي الله سبحانه وتعالى صفتي الله سبحانه وتعالى باشا وهو أحكم الحاكم إن الله كان عليما حكيما طبعا سورة نساء تماشى كي زورترين لفظي إن الله كان عليما حكيما والله حكيم عليم هاتوا هر همي باز لواكا كالله جل جلاله حكيمة وعليمة وحكم دارشتن صفتي خويتي كاتيك تو أشي أيدي با كسيك خوي هالبجاري وحكم بو دارجة أو بجدار كردو لو صفتي الله سبحانه وتعالى أليس الله بأحكم الحاكمين الله جل جلاله حكمكي لحكمها مو حاكمة كان باشترنية تولي نا وش حكمي هي بالقل حكمي الله يهبه أجر نجلي با حكمك يو كاربي بكم الله يلغاكم واك كابراي مشدد خوي حكمي دارجه بيتواني ويا الله بون من الله سبحانه وتعالى حكمي دزي دارشتو كدسي ببري ولا نعم بس جنر أما لحدوده الله سبحانه وتعالى حكمي زينة كاري دارشتو كابي جلد كري ورجم كري ولا نعم آزادي با حلال كري با حدكشي لا ببري الله سبحانه وتعالى حكمي مشروب خوري دارشتو بومن الله سبحانه وتعالى حكمي قاتلي دارشتو ام هموي غوريو دسكاري كدو يچي نشتو توش قبول يكيلي او وكو حاكم تماشاكي بوا تو لتوحيد اسماء وصفات خوش اديتو كافر بي بتوحيد اسماء وصفات كواتا يكمين كفر كلا ديمقراسية زور باروني وأشكراي ديارة بريتيا لويلة توحيد ألوهيته وربوبيته أسماء وصفات جدال إنسانا هيتش أنها هلته شكتو حكمي الله ولا أني حكمي غير الله قبولك وسيستمي ديمقراسي خوي لأساسه وأود لداواك خوي لأساسه وأود لداواك تو أبي غير حكمي الله البجري كتشيا زورينيه وام ديمقراسيش شلون هاد بوڵاتانی مسلمانان بل يزر وطوب وتيار واقر واسن هاد خو لسر سينيك يالطون بويا نهينا كان زاني مسلمان وقبولنا كان بويا استجلى تقريركي دزگای راندي امريكي عليه اگر كسيك
بتەوێ بزانی تیرۆرستە یاخودنا لی پرسە دیموکراسیت قبوڵە گەروتی قبوڵم نییە ئەو تۆشکی تیرۆرستی لێ بکە گەروتی قبوڵمە ئەنجا تۆ بە تیرۆرستی مەزانە باشە بۆیە دڵنیابن هیچ گومانی تیان نییە ئەو کەسەی حکمی غەیری ئەڵڵای قبوڵ کردووە هیچ جۆرێکی تەوحیدی نەماوە باشە وسبحان الله چۆن ئیسلام شایەتومانی هەیە پێی یەیتە ناوی ئیسلام دیموکراسیەتی شایەتومانی هەیە پێی ئەچیتە ناوی کە بەو پەنجەیەتە مۆریەکەی بۆ دیموکراسی ئەمە یەکەمین کوفر لە ناو دیموکراسیە دووەمین کوفر لە ناو دیموکراسیە دیموکراسیەت هەڵوەشێنەرەوەی ئەسڵی تەوحیدە دیموکراسیەت هەڵوەشێنەرەوەی ئەسڵی ئیسلامەتی ئینسانە کە بریتە لە چی الكفر بالطاغوت لا دیموکراسیەت پێتەڵێ ئەن تؤمنە بالطاغوت تۆ بێ ئیمان بهێنی بە طاغوت کە کوفر بە طاغوت ڕوکنی قبوڵبوونی ئیمانی تۆیە الله سبحانه وتعالى لە قورئانە فەرمێ فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى هەر کەسێک کافر ببێ بە طاغوت و ئیمان بە ئەڵڵا بێنێ ئەوە ئیمانەکەی لێ قبوڵ کرا و دەستی گرتووە بە پەتی نەبڕاوی ئەڵڵا جەل جەلاله کە تۆ دیموکراسیەتی قبوڵ کرد حکمی کێت قبوڵ کردووە طاغوت کە تۆ فەرمانە پێکراوە کافر بیپێی الله سبحانه وتعالى فەرمێجی ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك ويريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به ويريد الشيطان أن يضلهم ضلالا بعيدا وإذا قيل لهم تعالوا إلى ما أنزل الله وإلى الرسول رأيت المنافقين يصدون عنك صدودا فرمت ما شاك الله سبحانه وتعالى بروانا أو تماشا كردن بروانا لم ترك القرآن دي يعني توليان بڕوانینی وردبوونەوە و پندوەرگرتن و فێربوون نەگەرا بەبەرچاو تا بێن و بڕۆن دڵتی بەرێ هۆشتی بەرێ تێبگە لە ئەسڵی بابەتەکە چییە کەسانێک هەن لەم سەردەمەیاژی ئیدعایەوەکەن ئیمانیان هێناوە بە ئەڵڵا جەل جەلاله و ئیمانیان هێناوە بۆی بۆ خۆیان دابەزیەوە بۆ تۆش دابەزیەوە بەڵام ویستێکیانەیە یوریدون ویستێکیانەیە مەیلێکیانەیە کە چی بکەن ئەن یەتەحاکەموا إلى الطاغوت حکم بەرن بۆ لای تاغوتێک باشە پێ ناسی تاغوتەکەین مەیلیان هەیە ویستیان هەیە حکم بەرن بۆ لای تاغوتێک لە کاتێکە ئەوان فەرمانیان پێکراوە کافر بن بە تاغوتێک نا ئیمانەکەیان لێ وەرناگیرێت ئاەتەکە فەرمێ فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى كواتا فمن لم يكفر بالطاغوت لم يستمسك بالعروة الوثقى أو كفر بطاغوت نكا توحيد كيدا نمزراو إسلامت كيدا نمزراو إيمان كيدا نمزراو دسي نقرتو بتينا براوي الله وجل جلاله كيبات بهشتو كيش بتي إيمانا توحيد أيوي حكم بري بوضعي طاغوت لكاتيك فرماني بيكراو كافر بي بطاغوت كاتا حكم بردن بولاي طاغوت شيء إيمان هنا أنا بطاغوت قال فرماني بيكراو كافر بي بطاغوت أي كحكم كي برد بولاي كاتا إيماني هنا بطاغوت وفرمي مرة بازي الشيطان داير رشتوه وجندية كان إلى يهود ونصارى بيروية كانوا بلاوية كانوا بسر زوياو شاورين مليكي أعظم يعني بك الدجالو بطاعي بسر همو زويا بيسا بينه باشا أفرمي أقر بيشيان بلاي أبا مانك ادعاء إيمانك أم باسي أوانا ناكا كالين إيما إيمان ناهيني نبوي بوتو دا بزيونوي لا يخو معنا نا أوانيك ادعاء إيمانك أنا مش مسلمانين يا مكاركين بو قران نويدين يا مكاركين بو سرخصني ديناوا بس كوي كاين لأنه دزقاكي تشريعي كفرية وشون كاين أبين بطاغوت خومان لبيشا تشريع كاين تحليل تحريم كاين أنجا هولين هي إسلام بجارينو بوشي آخر من نمديوا تو دجمنكت رجاك بو دياريكا دينك سرخي توش بلي بو رجاء دينك سرخم چونکە سیستمی دیموکراسیت هی یەهود و نەسارا کەچی مسلمان دژمنی مسلمان هی کوفارە کە کافر دژمنی کێ کوڕە دژمنی ئەڵڵاش
دجمني الله سبحانه وتعالى، فإن الله عدو للكافرين وأنا دجمني الله جل جلاله دجمني وأنا تۆ بێ بڵێ بە سیستمێک و ڕێبازێکی ئەمانە کە دایان ناوام کافرانە کە دژمنی خۆم و دینەکە من و دژمنی الله و ڕەسوولەکە من دین سەرخەم الله و ڕەسوول سەرخەم، ینی ئەکرێت شتی وان چ تاقڵەوە واز لەو ڕێگا و ڕێبازە بێنی کە الله جل جلاله بۆی دیاری کردی بۆ سەرخستنی دین. ینی کە زۆر جار بە خەڵکەڵی کاکە مەچۆ ناو ئەو سیستەمە کوفریەوە پەیڕەوی مەکە پێتەڵێ چی؟ پێتەڵەی بەدیل چییە؟ یعنی ئەمە ئەزانی وەکووایە عادەتەن کوفر بۆ تەبریرکردنی کوفرێکی تریشەکە وەکووایە بڵێ الله جل جلاله بەدیلی پێ نەیاوە. کوفر ڕێی بۆ دیاری کردوم چۆن دین سەرخەم، بەس الله جل جلاله بۆ خۆی ڕێی بۆ دیاری نەکردوم چۆن دین سەرخەم، وەکوایە وا بڵێ تۆ ئەمری پێکراوە حەق بڵێ دین بە حەق بگەیەنی باشە هەتا وەکو ئەبیتە هێز کە بوویتە هێزیش ئەی سەپێن تاو ئەوە ڕێگاکەیە، نەک تۆ بڵێ من لەگەڵتان نایم کوفرەکان قوبوڵەکەم بۆی خۆتان لابرم، تۆ قوبوڵی کرد تازە تۆش وەکوانی ئاجا بۆیە ئەمە نەفامیە ئەمە نەزانیە ئەمە بێ ئاگابوونە لە دین کە تۆ بڵێ من سیستمی دیموکراسی هەڵ نەبژێرم ئەی چۆن دین بگێڕمەوە، یعنی وەکو ئەوە وایە بڵێ الله جل جلاله ڕێی پیشان نایەوم چۆن دین بگێڕمەوە ئللا بێ لە ڕێی ئەو سیستەمەوە بگێڕمەوە کە دوژمنەکەی الله دایناوە. بەڕاستی ئەمە هەر زۆر کارەسات ئەگەر تۆ وا بیر بکەیتەوە ئەوە دیانەت و عەقیدە و بیر و باوەڕ. جا فەرمێ ئەمانە تۆ بە منافقیان بزانە کە ئەڵێن ڕێگەمان نییە ئەوانە نەبێت کە تۆ پێیان ئەڵێ تعالوا إلى ما أنزل الله وإلى الرسول کاکە وەرە گەڕێنەوە بۆ قورئان و سنت بزانین الله جل جلاله لە قورئان و سنەتە ڕێی بۆ داناوین چۆن دین بگێڕینەوە یاخودنا ڕێی بۆ داناوین ئەڵێ ئەو ناگەڕێتەوە رأيت المنافقين يصدون عنك صدودا دەسەکە بە بەڵگەهێنانەوەی عەقلی و شوبهات بۆی تۆ لابدا لەسەر ڕێگاکە ناگەڕێتەوە بۆ قورئان و سنت بۆی کە تۆ پێی ئەڵێ وەرە با بگەڕێنەوە بۆ قورئان و سنت بزانین مەسەلە چییە و نایە بگرێت جیاتیشێکە تاوانبارێکە بە جۆرەها بوهتانە بۆک ئەتکا بە جوولەکە لە کاتێکا خۆیەتی سیستمی جوولەکەی قوبوڵ کردو ئەتکا بە پیاوی کافران لە کاتێکا خۆیەتی بودجە لە کافران وەرەگرێ و کەناڵدانێ و ژیانی خۆی پێخۆش کردووە و مناڵەکانی پێناردووەتە ئەوروپا و حیمایە و ڤێلا و قەسر و پارە باشە مەمانەمی چی نییە هیچیشیم لە کافر وەرنەگرتووە جەنابێ هەمووی لێ وەرگرتووە تۆ پیاوی کافری من پیاوی کافرم هەر زۆر سەیرە یاری ئەم هاوکێشەیە خەڵک ناتوانێ تۆزێک بیر بکاتەوە لی تێبگە. بۆیە بەڕاستی دیموکراسیەت بریتیە لە کورت و مختصەر پەرستنی تاغوت بەچی بە سەمع و تاعە بۆی بە گوێڕایالیکردن و تەطبیقکردنی فەرمانەکان چونکە فەرمێ یوریدون يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به کەواتە تاغوتێکمانەیە تاغوتی جێ تاغوتی حکمە حرام و حەڵال داڕێژێ تۆ واجبە لەسەر ئەو حرام و حەڵالە بەس لە الله وەرگری لەو تاغوتەی وەرنەگری کە لێ وەرگرت ئەوە تۆ ئیمانە بە تاغوتەکە هێناوە کافر بی بە الله سبحانه وتعالى و تاغوتی عیبادەتی ژێ ئەوە لە سەرەتایە باسمان کرد ولقد بعثنا في كل أمة رسولا أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت ئێمە لەناو هەموو ئومەتێکە پێغەمبەرمان ناردووە ئەساسی داعوەکەیان چی بووە؟ کە ئەمە گەورەترین ئیجماع لەسەر زەویە ئیجماعی هەموو پێغەمبەرانە الله جل جلاله بۆمان نەقڵەکە هەرچی پێغەمبەرە کۆدەنگ بوون لەسەرەوە کە ئەبێ ئینسانەکان لەسەر زەویە الله جل جلاله بەتەنها بپەرستن و چی بکەن ئیجتینابی طاغوت بکەن. يعني چی ئیجتینابی طاغوت؟ يعني يضعه على جنب بە هەموو شێوەیە پشتی تێەکە کافرە بێ پێی دوورە بێ لەی بەریە بێ لەی نەک ڕووی تێ بکە نەک قوبوڵیکە هەموو جۆرەکانی تاغوت جای تر ئەگەر تاغوتی حکم بێ ئەگەر تاغوتی عیبادەت بێ ئەگەر تاغوتی ئیتیباع بێ کاوسیانە لە قورئان و سنەت ئەوەی هاتووە لە جۆرەکانی تاغوت دەوسیانە تاغوتی عیبادەتە یا حکمە یا هی با بڵێن سیادەت و ئیتیباع وإنسان كطاغوتي عبادتي قبول كرت اتباعي شيكا كطاغوتي حكمي قبول كرت اتباعي شيكات كحكمك إجابة جاك بويا الله سبحانه وتعالى لقرآن اتباعي أهواء أوان لبرانبر اتباعي شيا هناي قرآن وسنة كو اتباعي أهوائي طواغيت كان بويا براسي كفري دومي ديمقراسي بريتيا لويل أساس ولا إسلامتي كت أداء
نایەڵێدا بمەزرێ دژی گەورەترین ڕوکنی ئیمانتە کە بریتە لە الکوفر بالطاغوت. بۆیە ئەبێ ئاگاداربی بە هیچ شێوەیە نەچی بەلایەم سیستمایە، چکە بەڕاستی هەرچەنە خۆشی تیا بێ بۆت، هەرچەنە چێژی تیا بێ بۆت، بۆ دنیاتە، بۆ قیامەتە ئافات، هیچێ بۆ ناهێڵێتەوە. و سێیەم دانە کوفر لە دیموکراسیە بریتە لە کوفری نەقض الولاء والبراء. لە دیموکراسیەتە کوفرێکی تر ئەکەی کە ئەویش بریتە لە هەڵوەشێنەرەوەی وەلا ئەو بەڕە، چونکە یەکێک لە ڕوکنە ئەساسیەکانی دیموکراسیەت بریتە لە چی؟ المساوات، یەکسانی لە بینی تۆیەکی ئیمانداری موحید و کافرێک و مشریکێکە، لە بینی تۆیەک و یەهودیەکە، لە بینی تۆیەک و نەسرانیەکە، لە بینی تۆیەک و مەجوسیەکە، لە بینی تۆیەک و بوزیەکە، لە بینی تۆیەک و داوێن پیسێکە، مجریمێکە، فاسیقێکە، هەمووتان یەکسانن. باشە، و ئەبێ هەمووشتان یەکتر قبوڵکەن، کە لە ئیسلامە تۆ بۆ نییە کوفر و کافر قبوڵەکەی، تۆ بەس ئیماندار و ئیمان قبوڵەکەی. ئەمە ئەساسە لە ئیسلامە. الله سبحانه وتعالى لقرآن فرمي أفنجعل المسلمين كالمجرمين ما لكم كيف تحكمون. يما مسلمان ومجرم يتر جريمة كي كفر بها، جريمة كي فسق بها، جريمة كي نفاق بها، يموكو يك تماشان كي يك حسابيان بوب كي وش حكمك زين حكمك أو حكمه كوكو يك تماشا كي حكمك حكم ديمقراطية ويكو يك تماشا كي. الله سبحانه وتعالى باستفهام إنكاري أفرمي شلون أبيتو أو حكم قبول كي، شلون أبي وكو يك تماشا كي ديمقراطية؟ الله أبي وكو يك تماشا كي. أم نجعل الذين آمنوا وعملوا الصالحات كالمفسدين في الأرض أم نجعل المتقين كالفجار. آية أوانيك إيمان يعني هنا وعملي صالح يعني كردو وك أوانيك فساد لسر زويا بلا وكانوا كفر بلا وكانوا شرك بلا وكانوا نفاق بلا وكانوا فسق بلا وكانوا بدروشتي بلا وكانوا يما أم إيمان دارك كرداري شاكاكا لقالوا يا يكساني كي اشتوابه لإسلام اشتوانا بس ديمقراطية تابه بقراء أجر أو قبول نبيه وتيرورسي تودن روي وبراسي ديمقراطية لأساس ولا عقيدة ولا وبراء مسلمان ده قبول كردني وتقبول كردني همو جورا كفريك بو أساسي ديمقراطية خوي وحدوي بونيشة بتكسيكي وحدوي همو شتيك قبوله همو جوريك قبوله همو رنجك قبوله همو دنجك قبوله زوجة شانازيش بيواك بكنالكي كنالكي بنا إسلامي على كنالي رنج جوازك هان دنج جوازك انجا لولا شو كم نلم باب قرينو بلا منهجي صحابه وهمو او منهجو غيبازاني ترد كينو ولا تو تفرق دروسه خوي هوارك على من رنج جوازك كان ما كاكا تفرق ما خوي والله كاتو بي لي كاكا نا باب قرينو بمنهجي صحابه تفرق دروسه قال تو تفرق دروسه ام سردمه وسردمه كبي وركانت يا خلا قريتو عكس بيت لم ديمقراطيه تو بي يهوديه وكو خو تماشاكي نصرانيه وكو خو تماشاكي وولائها بيبوي وخوش بيبوي لجنة ونشاني شيء طاغوتي وطن طاغوتي نشتيمان طاغوتي خاك طاغوتي هاولاتي بويا زور إيشكن لسروي كافر ومسلمان نميني هاولاتي جي بقريتهم زور إيشكن لسروي حرام وحلال نميني دروست و نادروست نمێنێ کوفر و ئیمان نمێنێ ئینسانیەت جێ بگرێتەوە دینی ئینسانیەتکەوە دینێک مەجموعەیەک هەنێ سەر زەویە لە ناو لایەنە ئیسلامیەکانی شابە زۆری پیانەوترێ ئینسانەویەکان کە هەموو شتێک گەڕنەوە بۆ ئینسانیەت نایگەڕنەوە بۆ ئیسلامیەت بۆ ئینسانیەت ئەوە ئیشانە الله سبحانه وتعالى لقرآن فرمي لا يستوي أصحاب الجنة وأصحاب النار أصحاب الجنة هم الفائزون أهل بهشت وأهل جهنم يكسانين يعني أهل كفر وشرك يكسانين كبراوية
ئەهلی بەهەشت براوێ ئەمەڵێ نا یەکسانن کەسیشیان براوە نین هەتا ئەکتر قبول نەکەن. الله سبحانه وتعالى لقرآن فرمي ولو كانوا يؤمنون بالله والنبي وما أنزل إليه ما اتخذهم أولياء. أوانيك يهود ونصارى قبولك قاور جولك كافر مشرك قبولك وكو خوان تماشايانك ابن دوستو پشتیوان و سەرخەر و خۆشەویستی یەکتر بەو شێوەیە فەرمێ ئەمانە گەر ئیمانیان هەبوایە بە ئەڵڵا بە ڕەسوڵ الله بەو دینەی بۆ ڕەسوڵ الله هاتووە ئەوە دۆستایەتی ئەوانیان ناکرد پشتیوانیان ناکردن و خۆشەویستیان بۆیان نابوو کەواتە مادام خۆشەویستی و دۆستایەتی و پشتیوانیان هەیە بۆ کافر و مشریک و گاور و جوولەکە ئەو ئیماندار نین ئاەتەکەوان فەرمێ ئیماندار نین بەچی بە ئەڵڵا بە ڕەسوولەکەی بە دینەکەی سێ پرسیارەکەی ناو گۆڕە کە هەر کەسێ عەقیدەی وەلا و بەڕائی شکانە بێ بە دڵنیا بێ جوابی سێ پرسیارەکەی ناوگۆڕی پێ نادرێتەوە با دڵنیا بێ چونکە ئەم ئاەتە ئەڵێ ئیمانی بەو سیانە نییە دەی چۆن جواب بداتەوە لە گۆڕە بڵێ ئیمانم پێی هەبوو الله جل جلاله سلبي وإيماني لكردو والله سبحانه وتعالى لقرآن فرمي ومن يتولهم منكم فإنه منهم لا تتخذوا اليهود والنصارى أولياء بعضهم أولياء بعض ومن يتولهم منكم فإنه منهم أيوان إيمان تان هنا وقاور جولك ما كان دوستو بشتيوان وسرخري خوتان خوشتان نبين هو لا إيه وأواني خوش بيو دوستياتيان كو بشتيوانيام كاكاواتا چيا لا وانا بويا لا ديمقراسيتها تو أجرق لجاليك بي أبي لسر أورق لي بي كبشيق للدنيا اللي توزعت كردو نقل سر أو كدجي دينك بوي سراني ديمقراسي بريشو عمامو كاتك ديان قساكن ألين إيما رقمان لجولك نية وكو جولك بقرا كيشمان نية لقاليانا بدجمني خوش ماني نازاني بس خو أو تو بدجمني خويا زاني الله جل جلاله وافرمي لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود انجاوا الذين أشركوا أما لك يا شمع لقال كافروا مشركني وكو إنسانيتها ميان كوبينو لقال يا كسيان بدجمني خو ما نازين يعني كيشا كمان لقال أوان دينينية كيشا كمان شيء دنياية على كيشا كمان خاك أما لقال زاينيس كيشا كمان خاكي داجير كردو يعني ترچنێت دژایەتی دینمانەکە کێشەمان نییە لەگەڵی بۆ چونکە ئێمەش لەگەڵ یا دژایەتی دینەکەمانەکەین سیستەمەکەیمان قوبڵە کە دیموکراسیەتە یا کێشەمان نییە لەگەڵی بۆیە دیموکراسیەکان بە گشتی بە عەلمانی و بە ئیسلامی وەلا و بەڕا لەسەر دنیادا ئەنێن بەس لەسەر دین داینانێن کە تۆ لە دنیاکەیانەیە دوژمنیانی بەس لە دینەکەیانەیە دوژمنیان نیت تۆ ئازادی تۆ یەکسانی لەگەڵم تۆ پێکەوە ژیانە لەگەڵەکەم کێشەم نییە باشە ئەوە قاعیدەیە لەلایەن بۆیە حتا زۆر جار کاتێک کە تۆ گەنجان هانەدەی دوورکەونەوە لە ئەکتەرێک و لە یاریزانێک و لە یەهودیەک و نەسرانیەک ئەوان دێنە سەرخەت و دیفاع لەو یەهودی و نەسرانی و ئەکتەر و یاریزانەکەن و بەڵگەی بۆیانەوە لە قورئان و حەدیث کە تۆ ئەتوانی خۆشە بوێ دۆستایەتی بکەی چەپڵەی بۆ لێی فیکەی بۆ لێی شەڕەچەقۆی لەسەرکەی پشتگیری بکەی کاتێک کە یاریەکە باتەوە بە کاتێک کە دۆڕێنێ ئەویان پێ دینە بەڵام ڕقلێبوونەوە لە من لەبەرەوەی بە تۆ ئەڵێم دینەکە و مەدۆڕێنە ئەوە واجبە چونکە من تەکفیریم چونکە من توندڕەوم ئەوان واجبە یعنی وەلا و بەڕا بەس نەک ناشکێنرێ لە دیموکراسیەتە بەڵکو پێچاوانە بێتەوە ئەگەر تۆ ئەو کوفرەی ئەوە قبوڵ نییە تۆ قبوڵ کراو نیت لە لای موسڵمانە بەخۆی و حیزب و گروپەکەی دژایەتی تۆ ئەکاتەوە بە قوپڵکرا و نازانە لە لای مسلمانە بۆیە لەو ڕوانگەیەوە دیموکراسیەت پێت ئاڵێت تۆ بابیتانەوە هەبێ کافر بێ الله جل جلاله فرمي لا تتخذوا بطانة من دونكم لا يألونكم خبالا ودوا ما عنتم قد وطئ البغضاء من أفواههم أما أتانا من بدور درجي لشرح كتابنا وقضي الإسلام بأسكردوه لسري روشين من اللي ربط دور درجي لسري نارو على تو بكافر كيش بطانة بيه وڕاوێژکارێ بێ و دۆستێ بێ و ئەحبابێ بێ و لێوە نزیک بێ پشتیوانێ بێ سەرخەرێ بێ تۆش بۆ ئەو هەمان شت بە تۆش بۆ ئەو هەمان شت بە بۆی بینی کابرا بەلەچکەوە چێتە کۆنگرێسی ئەمریکا و شانازی پێوە بە تەسکەرەی بەناو موسڵمانەوە چێتە کۆنگرێسی ئەمریکا و شانازی پێواکە کە کۆنگرێزیشی چییە؟ خزمەتکردنی بەرژەوەندیەکانی ماسۆنیەت و کوفر
خۆشی بە مسلمان نەزانێ ئەمە هەمووی دروستە هیچ شتێ بۆ وەلا ئەو بەڕا نامێت وەڵامە دیموکراسیە دیموکراسیەمەی قبوڵە ئەها دیموکراسی ئیسلامیشی قبوڵە دیموکراسی ئیسلامێکی قبوڵە کە ئیسلامۆکراسی بێ و لەگەڵ دیموکراسی خۆی بگونجێ وەلە ئیسلامە حەقیقیەکەی پێبە باشە ئیسلامە حەقیقەکەی قبوڵ نییە لای ئەو تیرۆریستە مادام ئەو ئیسلامی خۆی ئێوێ قبوڵی ناکە کە بریتە لە ئیسلامی چی قبوڵکردنی هەموو کوفرێ قبوڵکردنی هەموو کوفرێ بە ناوی پێکەوە ژیانەوە بە ناوی یەکسانیەوە بە ناوی هاوڵاتی بوونەوە بە ناوی جۆرا و جۆر کە هاتووە ئەمە خاڵی سێم چوارەم کوفری دیموکراسیەت بریتە لە چی ئینکاری ئەحکامی جێگیربووی دین بە ضەروری ئەو ئەحکامانەی کە لە دینە جێگیر بووە و ضەروریاتی دینە و هەموو کەسێ زانێ دیموکراسیەت هەر هەمووی هەڵەوەشێنێتەوە لە اعتیقادەوە بیگرە هەتا فقه هەتا ئەخلاقیات هەر هەمووی هەڵەوەشێنێتەوە باشە و خەڵکی هانەیە بۆ هەر حەوتاوانە گەورەکە بۆ نمونە ئەکبەر الکەبائیر چیە الإشراك بالله ئەو ناوی ناوە ئازادی بیر و ڕای گەورەترین تاوانەکان شیرکە بە ئەڵڵا وەڵای ئازادی بیر و ڕای بە هەبێ حەڵاڵێک دواو چییە قتل النفس بغير حق تۆ نەفس حەڵاڵە لە پێناوی چیا بیکوژی بەس دین وایە ئەوە لە پێناوی نیشتیمانە بیکوژە لە پێناوی حیزبا بیکوژە حەڵاڵ باشە ئەوەڵێ لە پێناوی سەرخستنی دینە بیکوژە نێڵی دینەکەی سەرخا بڵێ تیرۆریستە و بیکوژە حەڵاڵە خوێنی بۆ خوێنی چەندین مسلمان حەڵاڵ کراوە لە هەموو عالەمە بە کورسی کارەبایی و بە هەر ئیعدام و بە نازام چیۆمانە کە ئەیبین ڕۆژانە لە هەموو وڵاتەکانی عالەمە لە سێدارا درێن و کوژدێن و بڕێن لە بەرچی لە بەرەوەی دینەکەی ئەڵڵا سەرخ سێم کەبیرە چییە زینە ئازادی سێکسی حەڵاڵ گێڵ فرێندێتی بۆی فرێندێتی قەیچێگە ها حەڵالکردنیەمانە چییە یاسادانان بۆی قانونی بۆ دانەی بۆ حەڵالکردنی چییە حکومەکەی کوفر نییە پاشان هەر لە کەبائیرە با بڵێن حقوق الوالدین بیبە بۆ خانەی بە ساڵات چوان خەڵوەتگەی پیری لەوێ داینێ دیموکراسی وات پێڵێ ئەم کوڕ و کچاتوان تەبەڕا لە باوکو دایکی خۆیان کەن لە دوای 18 ساڵیەوە کچە بڵێ من شوبەکەیەکەم یەکەم کوڕە بڵێ من کێیەنمەێنم و بەریم لێتان و حاشاتان لێکەم و دوورەکەم لێتان من لای ئەڵڵا جەل جەلاله ئەکبەر الکەبائیرە لایە و مافێکی سەرەتایی منداڵە حەڵاڵە هەر لە منداڵیەوە ێستا لە 7 ساڵیەوە بەپێی یاسای جندەر لە ئەوروپایە مناڵ دەرئەکەن لە ژێر دەسی دایک و باوکە برایەک هەیە محامیە لە فینلەندە ئێستا وازی لێ هێناوە بەڕۆی کە هاتەوە پرسی بە ئێمە کردوتم وازی لێ بێنە حرامە وتی مامۆستا قەزیە هاتووە تەلام بۆ نمونە منداڵێک حەزیە کرد ڕەنگی پێستی بێ بەشین دایک و باوکەکەی ڕێگر بوون لێ چوو لە مامۆسا لە مەکتەب بە مامۆساکانی وت مامۆساکان بەرزیان کردەوە بۆ سۆشیال و لە سۆشیال چوون بردیان بە مەواد و بە دەرزی بۆ شتانە ڕەنگی پێستیان کرد بەشین و هێنان باوکو دایکیشی قسەیان بکردا ئەگیرە قانونە لەوێ منداڵێک عمری 7 ساڵە هەرەوەنە لە مەکتەب بە مامۆساکانی وتبوو من کوڕم خۆزگایە کچە بووم تیانجاقی چێگاوکەین بە کچ حەزی لێ وتی حەزم لێ بکەن بە کچ وتی هێنایان جلی کچانیان لەبەر کرد وردە وردە دەرزی و هۆرمۆنیان لێ تاوەکو طبیعەتی بگۆڕن بۆ طبیعەتی کچان بەعکسیشەوە هی کچ بۆ کوڕ دایک و باوکیش بۆی نییە قسە بکە یاسای جندەرەوە بێ قوبوڵی کرد ئەو جەندەرەی کە لێرە جەندەربازەکان هاواری بۆکەن باشە ئەیانوێ لە ناو خەڵکا بیسەپێن لە ئەنجامی ئەمانەیە هەزاران کەیسی وا کە لە وڵاتی فێنلەندا دروست بووی گەورەترین خۆپیشاندان کرا لەلایەن خودی ئەلمانیەکان و سیکۆلارەکانەوە تیانەبێ و یاسا هەڵبۆشێنرێتەوە ئەستازە هەڵناوەشێتەوە هەتا پەرلەمان و حکومەت هەڵنەوەشێتەوە و دانێکی کە دانەمەزرێ و هامواری ئەو یاسایانە نەکاتەوە تازە هەربێ جێبەجێکرێ و جێبەجێکرێت و بگرە حکومەت وەزارەتی بۆ جەندەر لە هەموو ئەو دەوڵەتانەی ئەوروپایە داناوە و تەطبیقێکا بەسەریانە و یاسایانە ینی ئەوە دیموکراسیە کە ئەمە ئەو پەڕی حقوقی والیدەینە هەر حساب نەکردنە بۆ دایک و باوک
پاشان ئەساسی دروستبوونی عائیلە و خێزان بریتە لەوەی کە ژن بە قسەی پیا بکات. دیموکراسی لەدان بە قسێکی یەکسانی بەو ئەو پیاوە وتی ئەم کوردانەی خۆمان کە ئەهاتن لەوێ مقابلە بکرێن بۆ وەرگرتنی ئیقامە و کەیسیانە کردەوە مەحامیەکانی ئەوان و با بڵین حاکمەکانی ئەوانە هاتن و مقابلەیانەکردن و ئێمەش وەکو متەرجیم زۆر جار بانگەکراین وتی لە ناو مەحضەڕەکەیە بۆ ئافرەتیانەوت کە هاتبوو لەگەڵ مێردەکەیە بۆ لە جوو ئەیانوت تۆ ئەبێ بزانی موڵکی ئەو پیاوەنیت ئەو پیاوە موڵکی تۆیە چ شتێکی وەکو ئەوە نییە کە تۆتەوێ وای لێکەین ئەمە یەکەم ئەساس بوو پێریانەکە هەڵگەڕانەوە لە مێردەکەی کە لە ئیسلامە هەر ئافرەتێ 5 فەرزەکەی بکە لە لە لەفزێکی تریا فەرمێ ئیمانەکەی بپارێزە 5 فەرزەکەی بکە مانگە ڕۆژۆکەی بگرێ بە قسەی مێردەکەی بکات چێتە بەهشت پێوترێ لە چ دەرگایەکەوە چیتە بەهشت بچۆرە بەهشت کەواتە گەر وانەکە ناچێتە بەهشت نا ئەو یەکەم شت فێریەوەیە کا بە قسەی مێردەکەی نەکە ئەنجا وتی پێیانەوت ئەم جلوبەرگەی لەبەردایە لە چکی بەسەرەوە بوو ئەو پێی کردووی یا حەزی خۆتە ئەوە گەر بیوتە ئەو پێی کردومان هەرە سەلای بە قسەش کایگری بیوتە حەزی خۆمە ئەیانوت کێشەمان نییە با پێوە بێ بەڵام سەیری کچان و ژنانیە مەشکە چەند خۆشە ژین و چۆن بە ئازادی بە دڵی خۆیان جلوبەرگ لەبەرەکەن و جوانن و جوانیەکانی خۆیان شانازی پێواکەن تۆژە توانیەوە شانازی پێوەکەی قسەیان بۆ کرد کە قەنەعەتکا بۆی کەلای بالەچکەکەی ئێمە هانتەین ئێمە پشگیریتەکەین ئێمە هەموو شتێکە بۆکەین شقە و بۆ جیاکەینەوە خانوو بۆ گەری مناڵەکانیش لە پیاوەکە دەسەرین پیاوەکە داوا سژنەکەین ئاوای لێکین ئاوای لێکین بۆی نیە قسە بکە باشە یعنی ئەیو ئاوا دێن لەوێ بە سیستەمی دیموکراسی دینیان لێ داماڵن و لێرەش تقریبا وای لاتوە ئەم کچۆڵەیە 15 ساڵە حەزەکە بڕوان ێرگە لە بخوا لە گازینۆ 12 شەو بێتەوە باوکی زلەیەکی لێ ئەتوانێت بڕوا لە تونند و زیژی شکات بکە باوکی ئەگرن دایکی ئەگرن ئەگەر نەیەڵێ حەزی لە کوڕێکە لەگەڵ یەچێتە دەرەوە گەر باوکی بیگرێ بڵێەوە تۆ حیای منە بەی ناموس مەشکێنی جەندەربازەڵێت تۆ ئەوە ژن و کت شەرەفی تۆ نییە بۆ نییە قسە بکەی با بڕوە تۆ بێ شەرەفە سیستمی دیموکراسی وات فێڵ حەقە نەبێ بەسەریەوە با بڕات چیەکە بیک تا لە وڵاتی خۆشمان نایبینین و وردە وردە وەکو ئەوروپاشی لێ دێت چونکە ئێمە کە بەرەو ئەوان تەماشامان کرد وەکو ئەوانمان لێیە ئەو بۆ معلوماتتان لێرەوە ئەبینین ئەحکامە ضەڕوریاتەکانی دین هەمووی لە دیموکراسیەتە ئیلغا ئەکرێتەوە هەر لە کوفر و شیرکەوە حەڵاڵ ئەکرێ هەتا وەکو بچووکترین تاوان و هەرچی ئەحکامی جینایاتیش هەیە هەر هەمووی ڕەفزەکرێتەوە بۆ نمونە لە دیموکراسیەتە ئەنکاری چێکرێت جزیە شتیوانیە تۆ جزیە بێ کە گاوری کە جوولەکەی بێ مسڵمانەکە جزیە بە بە ناوی غەریبە و باجوو نازانم چیۆمانەوە واوانە میوانن لیان ناگرین با جزیە نێن باوان غەریبە و باجوانەش نێن کە یەهود و نەسڕان یەهود و نەساران عەفوەکرێن لێی یاخود حدودەکانی ئەڵڵا دەست بڕین و جەڵتکردن و ئەو بابەتانە ڕەجمکردن و هیچی نەماوە هەمووشی ڕەفز کراوەتەوە بە پێی دیموکراسی یاخود یاساکانی ئەحواڵ شەخسی دوو شاهیدی ژن بەرامبەر پیاوێک لە مەسەلەی خوشک و برایە ئەگەر باوکیان بمرێ دوو بەش بە بەشێکە لە نێوان کوڕکچەکان ئامانە هەمووی نابێ هەمووی یەکسان بێ هەمووی هەڵوەشێنرێتەوە کە لە کاتێکە لە حاڵەتەکانی ترە زیاترە درێ بە ئافرەت لە پیاو ئەویان هەڵناوەشێن ئەوان بە هەبێقین بە حجەتی چی ئەمانە هەر هەمووی ئەمە پێچەوانی دەستورە و خودی دانانی ئەو دەستورە لە بەرامبەر یاسای ئەڵڵایە جەل جەلالوه و لە بەرامبەر ئەحکامی ئەڵڵایە جەل جەلاله هەر هەمووی هەڵەوەشێنرێتەوە یاسایەکی دەستکرد دانرێت بۆ نمونە پەکخستنی ئەمر بە معروف نەهی لە منکەر کەس حەقی کەسی نییە ئەگەر تۆ فەرمان بە یەکێ بکەی چاکە بکە قەدەغی لێ بکەی خراپە نەکە تۆ ئازادی ئەو پێشێل کردو تۆ دەست درێژیت کردوتە سەر مافی ئەو یعنی ئەمە کە خۆی لە ئەساسی دینە ئێستا بۆ بە تاوان لە دیموکراسیەتە بۆ بە تاوان ئەگەر تۆ بیکەی تاوانە کردو ئەمە زۆر تەداخولەکەوە ئەمە قسە لە هەموو شتێکاکەوم بۆ باسی هەموو شتێک هەر شتێ پێویست بە دینەوە واجبە لەسەر تۆ باسیکی جارێ ئەوەی تر هەنێ شەریعاتی تر وەکو شەریعەی جیهادەوە هەر ناهێڵ
ئەوە نەک هەر حرام کراوە باسکردنیشی تیرۆرە و لە ناوبردنە ئێتر بڕۆ بۆ تەواوی با بڵێن سیاسەت و چۆنێتی بەڕێوەبردننی وڵات کوفری پێنجەمی دیموکراسیەت بریتە لەوەی کە ئیعتیقاد و بیرروباوەڕێ وا ئەبێ کە ئەم ئیسلامە بۆ ئەم سەردەمە نابێ باشە بۆ لە بەرەوەی ناگونجێ لەگەڵ ئەم سەردەمە ناگونجێ لەگەڵ ئەم سەردەمە طبعاً پرۆفیسۆرێک هەیە باسی چۆنیەتی تێکدانی کۆمەڵگاکانەکە ئەمریکیە بڵێ یەکەمین شت کە تۆ بتەوێت کۆمەڵگای پێ تێک بدەی ئەبێ لە دینەکەی بدەی ڕەبتی ئەو کۆمەڵگایانە هێڵی بە ئەڵڵاوە و کارێ بکەی ئەڵڵا تەداخلی ژیانی و کۆمەڵگایانەکە سبحانه وتعالى چۆن ئەڵێ بەوەی نەهێڵی حرام و حەڵاڵ وەرگێ بەوەی نەهێڵی کە لە دەستور و یاسا و قانونە پەنا بۆ ئەوە بەرێ کە ئەو داڕشتووە تۆ دەستور و یاسا و قانونی بۆ داڕێژی و ئەوی لێ زەوتکەی تۆ حرام و حەڵاڵی بۆ داڕێژی و لەسەرەوەی ئەڵڵا جەل جەلالو لای بدەیت و دووری بخەیتەوە طبعا ئەساسی علمانیەت کە دروست بوو بۆچی بوو بۆ بوو ئەڵڵا حەقی سەر زەوی نەبێ باشە جیاکردنەوەی دین لە دەوڵەت یعنی ئەڵڵا حەقی لە سەر زەوی نەبێ و علمانیەت بمعنای جیاکردنەوەی دین لە دەوڵەت دێ یعنی ئەڵڵا حەقی سەر زەوی نەبێ ئەمە یەکسەر چی کرد ڕەبتی ئینسانەکان و ئەڵڵای بچڕان نەیهێشت ئەو ئەساسەکەیەتی دیموکراسیەتیش هەرەوە ئەساسەکەیەتی حکمی زۆرینە یعنی حکمی ئەڵڵا لا بەتاو ئەمە بۆ ئای کرد وتی با قەداسەت بۆ کەنیسە نەبێ وەختی خۆی و بۆ ئەڵڵا نەبێ جەل جەلالو قەداسەت بۆ کێ بێ بۆ زۆری نەبێ بۆ ئینسانەکان خۆی بێ کەواتە تەقدیسکردن هەرمایەوە بەڵام لە تەقدیسکردنیەکی بە حەقەوە کە پەرستنی ئەڵڵا بوو بە تەقدیسکردنی تەواغیت پەرستنی عەبدانێکی زەلیل و مەلهوڕ و سەرشۆر لەسەر زەویە عەکس کرایە ئەوە شتێک چونکە تۆ نابێ ڕەبتێ بە ئەڵڵا بچڕێنی ئەبێ ئیلا ئەو دنیایەت بەو شەریعەتی ئەو بەری بەڕێوە سيرك الله سبحانه وتعالى برسول الله وأن يحكم بينهم بما أنزل الله فرمي رسول الله صلى الله عليه وسلم تو واجب لسر وأبي حكم كيل نيوانيانا بويك الله ناردويتي بوت ولا تتبع أهواءهم عما جاءك من الحق لا تكترا ولا تتبع أهواءهم واحذرهم أن يفتنوك عن بعض ما أنزل الله إليك شون هو أرزوان نكوي ووريابة شون هو أرزوان نكوي ئیگنا تووشی لادانەیەکەن لە هەندێک لەوەشا کە ئەڵڵا جەل جەلالو بۆی داناوی بۆیە کاملەن شەریعەتە بێ حاکم بێ و حکمی بێ بکەی لە نێوان خەڵکیان بۆیە لەم ڕێگایەوە بۆ دوورخستنەوەی خەڵکی لە دین ئەو پرۆفیسۆرە درێژە بە قسادا و قساکە ئەڵێ گاڵتە بکەن بە پیاوە ئاینیەکان سوکاتیان پێ بکەن تۆمەتیان پێ ببەخشنەوە پیاوە ئاینیەکان قێزەونە بن لە بەرچاویان کە قێزەون بوون لە بەرچاویانەوەیان دین لە کێ وەرەگرن لە پیاوە ئاینیەکان کاوان ناشرین بوون کەواتە دین لە کەس وەرناگرن و دین نامێنێ ئەنجاڵێ ئەو وەختە تۆ جێگرەوەی دینیان بۆ بێنە باسی شتانێکیان بۆ بکە کە سوودی هەیە بۆیان هەر خۆی بە پێکەنی شۆڵێ بۆ نمونە لەوانە نیزامی خۆراکی ئەم خواردنانە باشن و خواردنانە خراپن کێزە بۆ بەبا لە هەموو عالەمەر باسیەوە ئاکرێت نیظامی جنسی ئەم جلوبەرگانە سەرنجی پیاو ڕاکێشێ ئەم جلوبەرگانە سەرنجی ژن ڕاکێشێ و کچ ڕاکێشێ ئەم هەڵسو کەوتانە سەرنجی کچ ڕاکێشێ ئەم هەڵسو کەوتانە سەرنجی ژن ڕاکێ بڕۆ بزان چەند کتێب نووسراوە لەسەر باوەڕ چۆن کاریگەریت هەبێ لەسەر ڕەگەزی بەرامبەر چۆن کەسایەتی دوا بچە ئەوانەیان بۆ بێن حەزیان بەوانە هەیە ئەوانە دووریانە خاتەوە بە تەواوی لە دینەکەیان فێری نیظامی پاراستنی ماڵیان بکە کۆکردنەوەی سەر و سامان چۆنە بیتە ملوێنەر چۆن دەوڵەمە نەبی چۆنە بیتە بزنسمان و نازاران کتێبی لەسەر نووسراوە ئەمە هەمووی بۆچی ڕەبتی تۆ بە ئەڵڵاوە نەهێڵێن ئینسان خۆی ببێ بە میحوەڕ لەسەر زەویە دینی ئینسانەویەکان کە الله سبحانه وتعالى بإنسان فرميتي وخلق الإنسان إن كافرمي إن الإنسان كان ظلوما جهولا يعني شو أنا بإنسان خوي
پەیڕەوکەری خۆی بێ لە کاتێکا خۆی ظەلوم و جەهولە. خلق الإنسان من عجل إن الإنسان خلق هلوعا. إنسان هلوع. هلوع يعني شي؟ طبعا ما يتانا زور جوان لو ما بيشوا كدرسن بمنا كان وتولى جزء تباركا قشتن بم آياتا توز اللي ورد بومو لا كاتي وتنيا بوان شان صار من آيات دراسة كان بس بوشي ولي تنقر إن الإنسان خلق هلوعا إذا مسه الشر جزوعا وإذا مسه الخير منوعا. إنسان الله سبحانه وتعالى وادر سيكرد وكتشيبه هلوع به. هلوع يعني شي؟ خوي تفسيريك كنا راحتي توشبه ناشكريك كخوشيشي توشبه منع عبادة حقوق الله وحقوق عباد الله بيان نادا. يعني اگر تو ديني انسانيته اي شيء اما كنترولك ولو انسانك هلوع نبه كنيبو ناشكر به وكهيبو طغيان بك شيء الا المصلي دين قرانو ودين بونيش نوێژ واو لێکاتەوە کەسێکی هەلوع نەبی بۆ ئەگەر نوێژ خوێنێکە دی هەلوع بووە نوێژەکەی بە کڵکی ناتوو نابێت تۆ نوێژ خوێن بیت و هەلوع بی باشە هەلوعی ژەوەیە لە هەبوونە طغیانەکە لە خۆی بایە بێ ئەڵڵای بیرەچێتەوە لە نەبوونیشە ناشکریەکە و قسە بە ئەڵڵاڵێ باشە ئەوە تەبعەتیایە بەچیە توانێت کۆنتڕۆلیکە بە دین دینەکەش هەبێت جوان مەزبوط بێت چونکە دواتر مواصفاتەکانی هێنێ لە نوێژەکەیە چۆن بێت دوای لە زەکاتەکەیە چۆن بێت دوای لە ئیمانەکەیە چۆن بێت دوای تا کۆتایی حتا لە داوێنیا چۆن بێ هەمووی هێنێ بڕۆنەوە ئاەتانە بخوێنەوە بخۆتان جوان تێگەن. جا دیموکراسیەت پێتەڵێ کاکە ئەم دینەی تۆ بۆم سەردەمە ناشێ بۆ چونکە زۆرینە لەگەڵیان نییە. الله سبحانه وتعالى فرمى وإن تطع أكثر من في الأرض يضلوك عن سبيل الله. لقد تو جويرايلي أكثريتي زوي بكي طبعا نالك كثيرا في الأرض زور بي أهلي سر زوي أكثر يعني زور بي زوري صيغة تفضيلة لزماني عربية زور بي زوري إطاعة بكي قمراتك سر ليش يعني لرجاي الله جل جلاله لا تاني وخلنا سر رجاي شي سر رجاي زورينا سر ديمقراطية ها الله جل جلاله لم آتى بأشكرا بيمان الله جويرايلي كردن هي زورينا لا دانا لشي لصراط المستقيم يا الله يضلك عن سبيل الله باش كرايتك وات في الله اگر تو حكمي زورينا قبول كي لا دي لربازك يا الله جل جلاله هدي تشي لو رونتر تشي لو رونتر يعني نازانم امانه بريشه وكدين ام ديمقراطيه حلالك انا ما تان نابين نايخ انه ام فرمدانا نابين نايخ انه باش حقيته والله كام ديمقراطيه حلاله واشتكي باشا ولا اسلاميش باش حقي والله تنها وحقيقة دجال بيداون وبي رازية قلنا تكزورونا بويالين إما بيسمان با دين نية بو مسردمة ياخد الله نبي ريفورمي تيابكين لريتشي ويكن لري ديمقراسية كو ياخد بيسمان بيني وخومان دستور ياسا دارجين الله عقلي بيعني كوتي الله عقلي بيعني يعني شريعة زيادة وكوها وابله بلك خوماني كين والله عقلي بيعني شريعة زيادة بيسمان بيني الله اشتي زيادة بونادوي بيسمان بيني وكوها وابله وش كفر يجرون واشكره بواح وصراحة وابويا ديمقراطي كاتك تماشاي نواقض إسلامك قالوا ويكا هل وشنروي حكمتيا هل وشنروي ولا أبراء اشتيا وهل وشنروي اعتقادي أويكا أو حكمي أو ديمقراطية بود دياريك باشتر لحكمي الله وكو هدي رسول الله وها ياخذ كامل ترى لو صلى الله عليه وسلم كاوا أو يدي رأسي وبابتي كردبه زور بجواني أبيني أو نواقضانيتيا أو دوانا نواقضي سيمشيتيا لديمقراطية تو اعتقاد وأبي كما توانين بلين ششم كفر ديمقراطية ششم كفر ديمقراطية بريتيا لويك لديمقراطية تو اعتقاد وأبي كسانك بيان هي للتشريعي الله درج كوجه كلا نواقض كان إسلام بخي اعتقاد أن هناك من يسعه الخروج من شريعة الله بيرباور رواية كسانك توان لشريعة الله درج ديمقراطية دوات في الله تو توين لشريعة الله درج بيس بيني أصلا ورا سر شريعتي زورينا هل درج ولي لشريعة الله ورا سر شريعتي زورينا أو بيروك كلكاتك رسول الله صلى الله عليه وسلم الله جل جلاله بيفرمي يا أيها النبي اتق الله
ولا تطع الكافرين والمنافقين. أي رسول الله تقوى الله بك گوێڕایەڵی کافر و منافقەکان نەکەی، چونکە گوێڕایەڵیکردنی کافر و منافقەکان چێ دەرچوونە لە دین. دیموکراسی دەڵێ دروستە گوێڕایەڵی کافر و منافقەکان بکەیت، دەنگیشیان پێ بێت و سەریشیان بخەیت و پشتیوانیشیان بکەیت و یاساکەشیان وەرگیت. هەد بە خودی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم وافەرمێت تۆ چۆن ڕێ بەخۆتە ئەو کارە بکەیت. کەەوەش نەقیضێکەوە هەڵەوەشێنەرەوەیەکی تری ڕوون و ئاشکرایە بۆ ئیسلام و وەلە دیموکراسیە هەیە. واگادار بە الله سبحانه وتعالى لە قورئانە بەڵێنی سەرکەوتنی بە ئەهلی دیموکراسیەت نایەوە. باشە وكان حقا علينا نصر المؤمنين نيوت وديمقراطيين حقا لسرمان يما إيمانداران سرخين موحدة كان سرخين نيوت حقا لسرمان ديمقراطي خوازة كان سرخين كتماشا آياتي نصرك إلى قرآن سركوتني الله بنسيبك يا به هل هم يربط بتوحيده. كان حقا علينا نصر المؤمنين وربط بتوحيده ولا ينصرن الله من ينصره ربط بتشيه وديسان بتوحيده. إن الله يدافع عن الذين آمنوا لا عن الذين أوانيك ديمقراطية قبرة لا أوانيك إيمان دار. إن الله لا يدافع عن الديمقراطيين يدافع عن الذين آمنوا. لو بروبو زورك لا تكاني تربيني ديمقراطية هيج كاتيك سركوتني بودين تيانية جا سبحان الله يسك كابراي بنا إسلامية عالم من بام ديمقراطية إسلام سرخ بتوحيد بوي سر ناخريه بس بديمقراطية بوي سر اخريه او چەند ساڵیشە تۆم ڕێگایەت تەجروبە کردووە تاقیت کردووەتەوە بەم دیموکراسیەتە نەتوانی و دینەکەی ئەڵڵا سەرخەی ئێدە دەستی لێ هەڵگر ئێ ڕێگەیەکی کە تاقی کەرەوە کاک ڕێگەیەکی کە تاقیەوە ڕێگە زۆرە هەل لە ناو خۆیانە لە سیاسیە ئیسلامیەکانیان وتی کاکە وەرن هەمووتان لە پەرلەمان دەرچن مەجلیسێکی شورا دروست دەکەین لە بەرامبەر پەرلەمانە هەر حکومێکی دەرکردی ئەڵڵا نەبوو ئێمە شەقا مەجوڵێنین وڵێنەوە حکومەمان قبوڵ نییە ئێمە میلەتێکی موسڵمانین جوابیان نایە ئێ هەرەوە ڕێگایەک سیاسیەکی وەکو خۆتان داڕژ بۆچی جوابتان نایە ئێ بعد 10 ساڵم ڕێگایش تاقیکەنەوە ها ئێ بۆ تاقی ناکەنەوە بۆ هەرە بێت تۆ دیموکراسیەکە زانی بۆ ئەم ڕێگایان پارویتیان نییە نانیتیان نییە دیموکراسیەکە نانیتە پارویتە بودجەیتە کورسیتە تەقاوتیتە کورە حیمایەتە کورە زۆر شتیتە بەس ئەو ڕێگای تر تۆ ئیتە دەرەوە لە ئەو پرۆسێ هیچ شتێکە بەرناکەوە هیچ شتێکە دەست ناکەوێت بۆیە نایەمە دەرەوە بۆیە ئاگادار بن هەر کەسێ نانی دیموکراسیەت بخوا دیموکراسیەت لە تۆ کاتە دین زۆر ئیعتیادی و سەری شێخا و پشتیوانی شێخا چونکە ئەگەر نەیکاتە دین لە تۆ سەری نەخا و پشتیوانی بخوا ئەی چۆن پاروپایە ئەی مەعاشەکەی لەکوێ وەرگرێ ئەو وەختەی فلاسێنێ و نابووتەکەی ژۆی پێ قبوڵ ناکرێت تازە فێری وێر لاو کۆشک و ئەوانە بوو. خاڵی حوتەم یاخود کوفری حوتەمی دیموکراسیەت بریتە لەوەی کە دیموکراسیەت ئەقوالی کوفری زۆر لە خۆی گرتووە قسەی کوفری زۆر لە خۆی گرتووە هەر خودی قبوڵکردنەوەکەی کە تۆڵی من دیموکراسیم قبوڵە ئەوە بەدەمە کوفرێکی کە لەوێەوە یەکسانی قبوڵەکەیەوە بەدەمە کوفرێکی کاکی کە لەوێەوە ئازادی بیر و ڕا قبوڵەکەیەوە بەدەمە کوفرێکی کاکی کە لەوێەوە ئازادی سێکسی قبوڵەکەیەوە کوفرێکی کاکی ئازادی ئیقتیسادی قبوڵەکەیەوە کوفرێکی کاکی هەزاران کوفریتە کە تۆ بەدەمێکی کە خەڵک بانگەکەی بۆی وەرن و وەرنە ناویەوە ئەمە چاکە و بەمە ئەتوانین و ئابکەین و ئابکەین و ئابکەین ئەوە هەمووی تر کوفری قەولیە لە ناو دیموکراسیە کە پڕپڕیەتی هەر خودیەوەی کە تۆ ڕازیت بەو دەستورە بەشە هەیەتیە کورە نوێنەرە هەیەتیە بینوسێتەوە باشە هەر بەوەی کە تۆ بڵێ من دەستورێکی مەدەنیمەوێ وەکو چۆن وتەبێژی یەکێ لە ناو ئەو حیزبە ئیسلامیانە بە ئاشکرا کە پێیان وت ئەگەر تۆ دەسەڵات بگریتە دەستورێکی مەدەنیە نووسیتەوە یا ئیسلامیوتی دەستورێکی مەدەنیە نووسمەوە ئیسلامی نانووسمەوە باشە بۆ خەڵک بانکەی بۆ سەرخستنی ئیسلام کە تۆ مەدەنیەت سەرەخەی دیموکراسیەت سەرەخەی کاتێک کە محەممەد مورسی هەڵبژێرا لە میسر وەردوگان لە چوو بۆ میسر لەوێ وتاریە وتی هیوادارم
هیوادارم دەستوری میسری کە نووسرایەوە دەستورێکی مەدەنی بێ وەکو تورکیا. باشە ئەم خەڵکە دەنگی بە ئیسلام ماوە، یعنی چی تۆڵی دەستورەکە ئیسلامی نەبێ مەدەنی بێ، دەستورەکە با قورئان و سنت بێ لەگەڵ ئیجماعی سەحابە. تۆ ئەبێ ئیلا کار بۆ ئەوە بکەی کە قورئان و سنت و ئیجماعی سەحابە تەطبیق کرێ لە وڵات. ئەگەر هاوار بۆ هەر شتێکی تێ بکەیت تۆ تووشی ئەقوالی کوفریە بی. وەزاری وایە سوێنە خوا لەسەر پاراستنی چی دەستور هەموو پەرلەمانتارێک وایە کابێ باندام پەرلەمان سوێنە خوا کە ئەو دەستورە پارێزێ، ئەو دەستورەش پڕە لە چی لە ئیلغاکردنەوەی ئەحکامی ئەڵڵا. ئەم سوێنە خوا بیپارێز، بەرگری لێ بکە، پەیڕەوی کە، ئیمانی پێهێنێ، ئیمانی پێهێنێ. پاشان لە هەمووی عەجایبتر ئەم هەموو کوفرە ئەدەنە پاڵ دین، ئەڵێن دینەمەی قوبوڵە، دیموکراسی قوبوڵە. ئەو هەموو کوفری لەو کاتەوە باسیگەن ئەیدەنە پاڵ دین، ئەڵێن دینەمەی هەمووی قوبوڵە، هەمووی پێ باشە. و هاوارەکەن بە دەنگی خۆیان با یاسا سەروەر بێ، حکمی ئەڵڵا سەروەر نەبێ، قورئانی ئەڵڵا سەروەر نەبێ، سنەتی ڕەسوڵ الله سەروەر نەبێ، با یاسا سەروەر بێ. خۆتانەوەتان زۆر لێ دیون ئێمە ئەڵێن با یاسا سەروەر بێ. لەناو ئەو دیموکراسیەتە وەسفکردنی کافر و مشریکەکان پڕپڕیەتی، شەریکمانن لە وەتەن و لە نیشتیمانە و برامانن لە وەتەن و نیشتیمانە و برامان لە زمانە و برامان لە خاکە و چوار جار برامان نەک جارێ. بێ ئێمە وەسف و ثەنایان بکەین و بە باشیان بزانین. خاڵی هەشتم دیموکراسیەت پڕە لە ئەحکامی کوفری، پڕە لە ئەحکامی کوفری عەمەلی کرداری. یعنی دیموکراسیەت چی لە خۆی گرتووە دیسان؟ کوفری کرداری، بەوەی کە ئاڕۆی بە پەنجە و ئەودانی و دواتر ئەویژە چیە لە ناو تاغوتخانەیەکا دانیشێ تەحلیل و تەحریمە بووەکە. ئەنجا تۆ یەک مانگ عەلەم بۆ مەبایی ئەگەر مانگێ بێ بەڕاستی یعنی بانگەشەی بۆکەی خۆشیانم بانگەشە خەڵکی بۆ لا بانکەی داوای بۆکەی ئەمە هەر قەولیە دیسان فعلیشە و ئەمە چێ لەوێ دانیشێ دەست بەرزەکاتەوە بۆ یاساکان و دەست نزمەکاتەوە بۆ هەنێکی کامەیان دیوتانە بڵێ ئێمە سازش لەسەر قورئان ناکەین ئەبێ هەر هەمووی تەطبیق کرێ لەم پەرلەمانەیە کامیان وایوت یەکدانەیە ئەسڵەن قەت شتی وا ناکەن بڵێن ئێمە ئەمانەوێ لەم پەرلەمانەیە کەلامی ئەڵڵا تەطبیق کرێ یەک کەسیان وا ناڵێن خۆگەر بێت و ئاوا ڕوبەڕوو قسەی لەگەڵ کەی بڵێ تۆ لەگەڵەوەی قورئان حکم کاڵێ بڵێ بڵێ باش بۆ چێتە شوێنی ئەڵێ با قورئان حکم نەکا بۆ لەگەڵەوی شای ئاخرەم دوانە دژی یەکن تۆ بۆ لەگەڵەوی شای و لەگەڵەمی شای باشە ئەگەر تۆ لەگەڵ ئەوەیە قورئان حکم کا ئەسڵەن تۆمان بۆچی یاسامان بۆ دانێ بۆ هەڵبژێرین بۆ بوونێرین ئەسڵەن ئەو دەستگایەمان بۆ چێ تەشریعمان بۆ دانێ بۆ هەڵی بژێرین بۆ بچینە ناوی بۆم هەموو بجۆ پارەی یاسار بکەین و هەموو تەقاوتیە بین کابرام ساڵ مێردەکەی خۆی هەڵبژاردووە تەقاوتێکی بەدەستێناوە بەیانی ژنەکەی خۆی هەڵبژێرە تەقاوتیە بەدەستێنێ وەسەیرەکەی زۆر جار ئەم دیموکراسی خوازانە کردداری خۆشیان پوچەڵەکەنەوە خێر و خێراتێکە کردویانە یعنی دیمان لەم ماوەیە کە لە هێشتا بانگەشە دەستی پێ نەکردووە چۆن حیزبەکەی ئێمە خزمەتی موسڵمانانی نەکردووە ئەوانە خانووی بۆەتی و کردووە ئەوانە ماڵی بۆ نازام چی کردو ئەمەنە مزگەوتی کردوەوە ئەمەنە مەکتەبی کردوەوە ئەمەنە جادەی کردو ئەمەنە ماتۆرسکیلی کڕیەوە ئەمەنە چۆن حیزبەکەی ئێمە پشتیوانی مامۆسایانی ئاینی بووە ئەوە نییە دیفاعمان لە مامۆسایان کردووە و وتومانە بەریان بەن و مایان گرن و نازان مایان کوژن و چیۆمانە ئێخۆوە ئەلمانیەکانی جوایان کردو وایان نە ئەلمانیەکانی دیفاعیان لە مامۆساینەکان کردو دیومانە بەچای خۆن کەواتەوانیش باشن دڵیان پێ بدرێ ئەلمانیەکانیش بەخوا مەکتەبیشیان دروست کردو مزگەوتیشیان دروست کردو جەهەدەشیان قیتاو کردووە قبر پەرستەکانێکیان کورە مودخەلیەکانێکە نەموویەک تاو ئەنجا تۆ ئەگەرەمە بۆ ئەڵڵا کردوتە بۆی فرۆشیتەوە پێم بۆ دەنگدان ئەگەر بۆ دەنگدان کردوتە و کاتە بۆ ئەوت بۆ ئەڵڵا یەکەم زۆر سەیرام قسانە لەکوێ هێنم
هەر چۆن لە ڕوویانە ئەم شتانە بکەن و لە خەڵکی بکەن بە دین و بە باشە لە قەڵەمی بدەن بۆ خەڵکی. لەو تاغوتخانەیە یاسادا ڕێژرێ پێچەوانەی ئاياتی ئەڵڵا. فەرمانی ئەڵڵا بۆ تۆ چییە؟ وإذا رأيت الذين يخوضون في آياتنا فأعرض عنهم. فرماني الله بۆ تۆ چییە؟ وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعدوا معهم إنكم إذا مثلهم. ئەگەر بینیت ئاياتی ئەڵڵا کوفری پێکرێ ئیلغا ئەکرێتەوە یاسا لە بەرامبەریادا ئەنرێ، ئەوەی تر لاترین دژایەتیکردنی ئاياتی ئەڵڵا. تۆ بە هیچ شێوەیە لەگەڵیاندا نەنیشی، نەڵێ من ئەندامی ئەو پەرلەمانە، بە هیچ شێوەیە لەگەڵیان بە بۆ ئاياتی ئەڵڵا ڕەفزەکاتەوە، یاسای ئەڵڵا پەکەخە، هەر دانیشی گوێی پێ نایی تۆش وەکوانی إنكم إذا مثلهم. أو نصيحة كابراله خويا ساكا هر درجة باتو لبي يعني كفرك هركتي تو بهلا بالي أنا بهلا قلي أنا يا الله جل جلاله فرمي كتوك كفرك وبيني لبالي أنا لاتو نميني تولي دانا نجي لقلي أنا أولا قاچك باتو لبي بلاي كاكا ما يكن ديگر كردستان ديمقراطية بلاين شيء وزورينا برتانو وابلين ورندرو خويا منا راضي وين نبتو بريبي لو أنا كآوى آياتي الله إلغاك نوقع حكم دارج ويبراسي أما كفري تنبو هشتم كفري نويمي ديمقراسي بريتيا لويكا ديمقراسي اعتقاداتي كفريج لخويا قرأ باربرا لاعتقاداتي كفري بيروباوري كفري لهمي قولتر تو الريبا خوتي وكو عندام برلمان تشريع بكي وشريع بي حرام داني دارجي تو حلال دارجي تو شون ريب خوتي او بي كوا شيء الله مضاهاتي الله اكي لا حقي تشريع ولا حقي تحكيمه خذ شو يعني بو خذ خيطه طال او خذ العاستيه وداني وبدروس يزاني لناخذ له درون تو كاربكي تو تشيت او بكي اما مجلسي شوراش بويني حكم دارجه ابي حكم اللي يقباتو تنزيلك بويني خوي داي برجه مجلسي شوراش الاسلام كزور جارم برلمان شبهن بمجلسي شورا مجلسي شوراش لشرع بويني حكم دارجه برلمان دايرجه مجلسي شورا بويني اصلا حكمك كدارج قسيها بيت يا جبجه كردنا بس اگر حكمك اجتهادي هبه او سا او رايه هلا بجيلك كنزيكترين لدقه كانوا او جبجك بسر خلك تو شلون اما كخوي يا ساده انا يا سا الله الغاكاتو شبهني بو حتى هني كان يعني حق سوره الشورى كاين بسوره برلمان القران كناوي سوره كان توقيفيه الله جل جلاله برسول الله فرمودان راو تو تيونا بغوري ك الله دايناو وكو شلون ناوي اسلامك تغوري وباسلامي امو اسلامي واسلامي ناوي سوره كان قران جبوري همي له پێناوی چییە؟ سەرخستنی دینی دیموکراسیە سیستمی دەجالە و ئازادی بیرروڕا خۆیەوە ئازادی چییە؟ عەقیدە بیرروباوەڕ تۆ ئازادی هەر بیرروباوەڕێکەیە عەقیدەیەکەیە ئایا مسلمان ئەبێ بڵێ من ئازادم هەر بیرروباوەڕ عەقیدەیەکمە یا ئەبێ ئیلا عەقیدەی ئیسلامیم هەبێ فەلا تەموتونە ئیلا وەنتم مسلمون وأمرت أن أكون من المسلمين إلا يك عقيدة وهبك عقيدة إسلام إن هذه أمتكم أمة واحدة قبول كردني تفرقة اعتقاده كفري كهم إسلام بوا هاتوا تفرقة دروزنك أصلا فرا حزبي باشا يكيكل ركن كاني ديني ديمقراطية شو كتافر حزبي نبيه منافسة أبي لسر كرسي كان نابي حكمي زورين دروس أبي دروز نابي أساس بو إلغاء كرنوع حكمي الله قبول كرني فرح حزبي طبعا نحزباتنا ديمقراطيتنا أم بابتانا هيتشي لإسلامانية همي دجي إسلام وهمي يهود ونصارى داير أما أنا اعتقاداتي كفري زوري تريشك لنا وديمقراطيتها هي وخلق قبوليك كفري ديم وكوتاي
تعطيل النظام السياسي الشرعي شتێک نامێنێتەوە ناوی سیاسی شەرعی بێ واتە ئومەت بەپێی شەرع بەڕێوە ببرێ بە تەواوی پەکی سیاسی شەرعی ئەخرێ بۆ ئێستا هەر ئەسڵەن سیاسەتیان ناشرین کردووە کە باید سیاست دەکرێت خەڵک ئەو دیبلۆماتکاریەی ئەمانی دێتە بەرچاو کە ئەیکەن دەسەخەنە دەستی شەیطانیشەوە بۆ بەرژەوەندی خۆیان و بەرژەوەندی سازیان ناوناوە سیاست و لەوێوە سیاسەتی شەرعیشیان ناشرین کردووە ناهێڵن وەیە قسەی غەڵەتە تۆ بڵێ سیاست لە دین نییە بەڵکو نا سیاست کاری پێغەمبەران بووە كانت بنو إسرائيل تسوسهم الأنبياء بني إسرائيل پێغەمبەران سیاسەتیانەکردن بەڵام سیاسەتی ئیسلامی بەس پێی چییە بەڕێوەبردنیان بەپێی شەرع نەک بەپێی دیموکراسیەت و بەپێی حکمی زۆرینە جاکەوتە بە حکمی زۆرینەیان بەم بەڕێوە تۆ سیاسەتی شەرعی هەمووی پاکە خەی و ئەو وەختە خەوف و ڕەجا لەسەر چی دروستە بێ لەسەر سیاسەتێکی کوفری کابرا ترسێ لە نظامێکی دیموقراتی کوفری ترسی لە نظامی ئیسلامی نامێنێت زیناکە ئەڵێ نظامی ئیسلامی نییە جەڵدم کا ڕەجمم کە نظامێکی کوفریم هەیە بۆی حەڵال کردو باشە ئەسڵەن پەیڕەوی دین کە ئەترسێ لە نظامێکی سیاسی کوفری ئەڵێ پێچەیە بمگرن بمکوژن لە ناوم بەرن با پەیڕەوی دین نەکەن ئەوەی لێ و لەوێوە تعطیلی مەعالیمە گەورەکانی ئیسلام هەموو یەکرێ و ڕێگە ئەدرێ دینیش بگۆڕێ بۆیە زۆر بە ئاشکرا هاوارەکەن ئەبێ ئیسلام ریفۆرمی تیا بکرێ ئەبێ خوێندنەوەی نوێمان هەبێ بۆ دەقەکانی شەریعەت ئەبێ دەقەکانی شەریعەت نوێکاری تیا بکەین یعنی چی یعنی بێگونجێنین لەگەڵ سیستەمەکەی دەجالە کە سیستمی دیموکراسیەتە ئەمە دەدانە کوفر بوو لە ناو سیستمی دیموکراسیە کە ئەگەر بێت و هەر کەسێ ئەو سیستەمە قبول کە ئەو دەکوفری قبول کردووە و بزانم ساڵانێکی زۆرە دیموکراسیەت لە ناو ئێمە 30 ساڵە ئەوەی دیراسەی دینەکەی کردبێ و دیقەتی دیموکراسیەتیشی دابێ نەک ئەم دەکوفرە لق و پۆپەکانی ئەم دەکوفرەش ئەدۆزێتەوە کە ئاگاتە هەزاران کوفر ئەمە دەکوفری ئەساسی گناوەکی تر ئەم کوفرانە هەر یەکە و لق و پۆپی هەیە چەندین فەرعی لێبێتەوە کە لە ناو شەرحەکەیان هەندێک فروعمان باس کرد وێ زۆر زیاترەکا لە دەکوفر و لەوێوە هیچ شتێ لە دین نامێنێتەوە تەواو جیهان ئامادەکرێ بۆ هاتنی دەجال بەو سیستمەی خۆی بەڕێوەی بەرێ ئەمە محاضەرەیە بوو لەسەر ئەو سیستمەی کە ئەمڕۆ هەموو جیهان لەسەر یەڕوا کە سیستمی نوێی جیهانی پێوترێ و ئێمە پێڵێن سیستمی دەجال و ئێمە بە هەموو شێوەیە دژینی و مخالیفینی و ئەوەش بەدی نەزانین والحەمد لله رب العالمین